ئەم هاوڵاتیە بەڕێزە کە سەردانی عادەکەمانی کرد تەنها ئازارێک لە بەشی پێشەوەی ڕانی هەبوو. ئازارەکە بە جۆرێک بوو زیاتر لە کاتی دەستلێدانی هەستی بە ئازارەکە دەکرد، ئەینا هیچ گرەیەکی نەبوو. دوایەوەی کە شعی ملەوەنمان بۆ کرد وەکو لە شاکە دیارە گرەیەکی خوێنی کەوتۆتە سەر ماسوولکەی بەشی پێشەوە بەشی ناوەوەی ڕانی، ئەمە بەشی پێشەوەتی لە ئەگزیڵوی و لە کۆنەڵڤیوشدا دەردەکەوێت. ئەمە گرێ خوێنیەکەیە لە بەروی خوێنی تێدا مەیوە ئینجا هەستی بازار کردو، ئینا دەمێک بۆ ئەم گرێ هەبووە. بۆیە ئێمە ئێستا پلانمان وایە کە نەشتەرگەری بۆ بکەین بە زۆری ئەو گرێ خوێنیانە لە بەروی کە فیدەر یان بۆ ڕێخوێن لە شوێنی ترەوە بۆ دێت و خوێنی بۆ دێنێ کە خوێنی تێدا دەمێ ئەنجا هەست بە ئازار دەکات و ئێستش پلانمانەیە کە نەشتەرگەری بۆ بکەین. دوای نەشتەرگەریەکەش بە دڵنیاییەوە گرەیەکان نێرین بۆ زەرع و بزانین ئەنجامەکەی چی دەبێت بە هیوای لەرساغی و تەندروستی نەخۆشەکەمان و نەخۆشەکانی تریش. ئێمە ئێستا دەست بە کردنەوەی ئەو شوێنەی کە گرێ خوێنەکەی تێدایە دەکەین. تەبان نەخۆشەکە بەنجی نیوە کراوە چونکە شوێنەکەی قۆڵە لەسەر ماسوولکەیە بە دڵنیاییەوە ئازاری دەبێ. بۆ دۆزینەوەی ئەو شوێنە پێویستمانە کە چەند چینێکی زۆر بچینە ناوەوە. ئێمە دوایەوەی کە کردمانەوە ئەنجا وردە وردە لەگەڵ هاوکارانمان بەردەوام دەبین بۆ چوونە سەر گرەیەکە. دوایەوەی کە گرەیەکەمان وەرگرت تەبان بە دڵنیاییەوە نابێ بهێڵین کە ئەو نەخۆشە هیچ نەزیفیەکی هەبێ، نابێ لە کاتی نەشتەرگەریدا بهێڵی نەخۆشەکە هەست بە ئازار بکە، نابێ ئەبێ ئەو هاوڕێیانەی کە لە بەشی پێهۆشکارین بە دڵنیاییەوە چاودێری تەواوی دۆخی نەخۆشەکە ئەکەن لە کاتی هەبوونی هەر گۆڕانکاریەک لە زەخت و لێدانی دڵ و ڕێژەی ئۆکسجینیشی هەروەها. هەموو ئەمانە کۆمەڵێک پێوەرن کە لە ڕێگەی ئامێر و مۆنیتەری تایبەتەوە دیاری دەکرێن. کۆمەڵێک هەنگاو دەنین بۆ ئەوەی بگەینە سەر شوێنی گرەیەکە. دوایەوە کە گەیشتینە سەر گرەیەکە بە دڵنیاییەوە بێ ئەم گرەیە بنێرین بۆ پزیشکی شانەزانی بۆی بزانین جۆری گرەیەکە چییە. دوایەوەش بە ماوەی چەند ڕۆژێک بە سوپاسەوە ئێمە لێرە تیمی تایبەتیش بەوە کۆمەڵێک پزیشکی پسپۆڕی بەتوانە سەرپەرشتیانەکەن و ئەنجامەکەیمان پێ دەڵێنەوە. لەسەرەوەش ئەبێ بڕیار بدرێ ئەگەر تەنها گرەی خوێنی بێت ئەوە ئینشاڵڵا ترسی نابێت و هیچ تری ناوێت، تەنها چاودێری نەبێت و جارجارە سەردانمانەکاتەوە. ئەگەر شتی تریش بێ ببێ دەرەنجامەکە ئێمە بڕیار دەدەین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.